بینەرانی عزیزی بەکراوەی ئەم کاتەتان باش تەوەری ئەم جارەی بەرنامەی بەکراوەی تایبەتە با قسەکردن لەسەر کەیس و ڕووداوێک کە ماوەی مانگێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی سەرقاڵ کردووە و دەستگاکانی ڕاگەیاندنی شیکردنەوەی جۆراوجۆر بۆ ڕووداوەکە دەکەن. ئەویش ڕووداوی گیان لە دەستدانی زانا حەمەساڵحی قایمقامی کۆچکردووی سلێمانیە کە دوای 14 ڕۆژ لە دەست بەسەرکردنی و لە ڕووداوێکی لێڵ و تەمومژاویدا لە 14 نیسان لە ناو گرتوخانەی ئاسایشی گشتی سلێمانی گیانی لەدەستدا و پاشان دەنگۆی ئەوە بڵاو بووەوە کە قایمقام خۆی خنکاندووە، هەرچەندە کەسوکاری کۆچ کردو سوورن لەسەرەوەی کە زانا حەمەساڵح خۆی نەخنکاندووە. ئێمە ئەمڕۆ باس لەوە ناکەین کە ئاخۆ قایمقامی کۆچکردووی سلێمانی خۆی خنکاندووە یاخود خنکێندراوە، چونکە لیژنەی تایبەتمەند دروست کراوە و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن و کاری ئەوانە کە لە کۆتاییدا ئەم ڕووداوە لێڵە بۆ ڕای گشتی و خێزانەکەی ڕوون بکەنەوە. بەڵکو لە گفتوگۆی ئەم ڕۆماندا قسە لەسەر لایەنە یاساییەکانی ئەم کەیسە و ئەو ڕووداوە دەکەین و هەوڵ دەدەین لە ڕێگای گفتوگۆی میوانەکانەوە شیکارێکی یاسایی بۆ ئەم باسە بکەین بە ئامادەبوونی پارێزەری قایمقامی کۆچکردو و چەند بەڕێزێکی دیکەی یاسایی. بەڵێ بینەرانی عزیزی NRT وەکو لە پێشەکی بەرنمەکەدا ئاماژەم پێکرد، بەرنامەی باکراوەی ئەمڕۆ تایبەتە با قسەکردن لەسەر دۆسەی قایمقامی کۆچکردووی سلێمانی کە دوای 6 ڕۆژ لە دەست بەسەرکردنی لە گرتوخانەی ئاسایشی گشتی سلێمانی گیانی لەدەستدا. لە بەرنامەی ئەمڕۆماندا لەگەڵ میوانەکانم هەوڵ دەدەین بە شێوەیەکی قانونی یاخود شیکارێکی قانونی بۆ ئەم کەیسە و ڕووداوی گیان لە دەستدانەکە بکەین بە میوانداری کاک ستارخواڕەحم پارێزەری قایمقامی کۆچکردووی سلێمانی، هەروەها کاک بورهان ڕەشید پارلەمانتاری کوردستان لە لیژنەی یاسایی، هەروەها کاک چیا زەنگەنە وەکو پارێزەر بەشدار دەبێت لەگەڵمانە. هاوکات کاک نەوزاد مەجیدیش وەکو پارێزەر بەشدار دەبێت لەگەڵمانە. سوپاستانەکەین. بەڵێ لێرەدا جێی خۆیەتی کە زۆر سوپاسی ئەو میوانە بەڕێزانش بکەم کە لە بەرنمەکە ئامادە دەبن سوپاسیانەکەم. کاک سەر وەکو یەکەم پرسیار دێمە لای تۆ وەکوەوەی کە تۆ پارێزەری خوا لێ خۆش بوویت، دۆسەی قایمقام ئایا بە تەنها دۆسەی قایمقام بوو یاخود بڵین ئەو تەنها بەشێک یا جزئێکی بچووک بوو لە کەیسەکە؟ تاوان بەنیسبەت دۆسەی قایمقام بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ دۆسەیەکی سربەخۆ نەبوو بەنیسبەت قایمقامەوە، بەڵکو جزئێکی دۆسیەکە بوو. پێشتر تۆمەتبارانی تر گیرا بوون و لێکۆڵینەوەیان لەگەڵا کراوە ماوەی زیاتر لە 2 مانگە لە لێکۆڵینەوەی ئاسایشی گشتی. لێکۆڵینەوە بەردەوام بووە، بەڵام دواتر کە یەکێک لە تۆمەتبارەکان بە هەر شێوەیەک بێ ناوی خاڵێ خۆشبوو قایمقامی هێنا، دوای ئەوە لە مانگی 4 ناوی قایمقام هاتە ناو دۆسیەکەوە، لەبەرەوە دۆسیەکی سربەخۆ تایبەت نەبوو بە خاڵێ خۆشبوو قایمقامەوە. مەبەستی تۆەوەیە بێجگە لە قایمقامی کۆچکردووی سلێمانیش کەسانی تریش لە کەیسەکە هەبوون؟ پێشتریش کەسانی تر لە کەیسەکەیە هەبوون و ئێستش هەر بەردەوامەوە کەیسە. ئەنی کەیسەکە هێشتا لێکۆڵینەوە لە کەیسەکە بەردەوامەوە بەردەوامەوە بەردەوامیش هەبێت. بەڵێ کاکستار کەسی تر هەیە بە گوێرەی زانیاریەکانی تۆ وەکو پارێزەری کۆچکردو کەسی تر هەیە لەو کەیسەکە تا ئێستا دەستگیر نەکرابێ؟ لەبەرەوەیەوە پەیوەندی بە ڕوتی لێکۆڵینەوە و ئاسایشەوە هەیە، ناتوانرێ هیچ زانیاریەک بدرچێنرێت لەلایەنەوە. کاک بورهان هەمان پرسیاری کاکستار لە تۆوەکەم، پێت وایە ئەم کەیسە تەنها تایبەت بوو بە قایمقام؟ خۆی کەیسی قایمقام چەند متهەمێکی تایە، ئەوە فایلێکە ناکرێت ناوی بنی ئەمە مەلەفێکی تایبەتی لێکۆڵینەوەی بە قایمقامی پێشووی سلێمانی کۆچکرد و کاکزاناوە، بەڵکو چەند متهەمێکە لە قەزیەی ئەوەندەی من زانیاریم لێ هەبێەوە ئەندامی پەرلەمان متابعەم کردبێ. تاریخی فەتحی مەلەفەکە ئەگەڕێتەوە بۆ 26/1/2012 و دەربارەی زیادکردنی
سنووری نۆگوندە لە سنووری لە نزیک شارەوانی سلێمانی ئەمە کەیسێک بۆ تحقیقی تیاکراوە بەداخەوە منیش و خەڵکیش پێمان خۆش بوو نەتیجەیەشی قانونی کەیسەکە ببینین نەوەکو بە کارەساتێکی دڵتەزیێن کە مردنی ئینسانێک بە هەر شێوەیەک بێ ناخۆشە لای هەر هەمومان کە بەو شێوەیە کێشەکەی کۆتایی بێ خۆت ئەزانی بەپی مادەی 120 لە یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی کە لە ساڵی 1970 دەرچووە وەقفی ئیجراعاتەکرێ بە نیسبەت کاکزاناوە و هەموو ئیجراعاتی حیجز و ئەو ئیجراعاتانی تر ڕائەوەسێ بە پێی هەمان مادە و ئەو کەیسە بە نیسبەت ئەوانی ترەوە هەر بەردەوامە بێ تحقیق هەر بەردەوامە بێ بە پێی یاسای ئوسوڵی محاکەماتی جەزایی. بەڵێ زۆر سپاس. کاکچیا جەنابتان ڕاتان لەسەر ئەو مەسلەیە وەکو کاکستاج لە قسەکانی ئاماژەی پێدا بڵین قایمقامی کۆچکردووی سلێمانی ڕەنگە بەشێک بوو بێت لە کەیسەکە چەندین کەسی تریش لە کەیسەکە هەن مەبەستی منەوەیە زەخکردنەوەی ئەو وەکو ناو وەکو قایمقام لەو مەسلەیە ڕاتان چێ لەو بارەیەوە. سەبارەت بۆ دۆسەیە تحریکی شەکوای جەزایی کراوە لەلایەن ئیدعای عامەوە بە فەرمانی بەڕێزدادوەری لێکۆڵینەوە هەروەها با بڵین ئیجراعات و ڕەوشێنی یاسایی گیراوەتە بەر لەو دۆسەیە بەپێی ئوسوڵی قانونی محاکەماتی جەزایی بە علمی هەموو لایەنە پەیوەندیدارەکان جەریمەیەک ڕووی داوە نەوعی جەریمەکە چییە ئەو محکەمەی تەحقیق خۆی تەحدیدی ئەکا چۆن تەکیفێکە بە چ مادەیەکەوە محکەمەی باڵین دادگای لێکۆڵینەوە خۆی تەکیفێکی قانونی سەلیمی بۆ دائانێ وەکو ڕوتی لێکۆڵینەوەش بەردەوام بووە وەکو کاک بەڕێز کاکستار ئاماژەی پێ کرد تەنها کۆچکرد و کاک زانای قایمقامی سلەیمانی تەنها یەکێک بووە لەو تۆمەتبارانە کە تۆمەت خراوەتە پاڵی و لە سەرەتای لێکۆڵینەوەدا بووە و خستنە ڕووی خستنە پاڵ ینی تۆمەت خستنە پاڵی کەسێک ئەمە خۆی لە خۆیان سزا نییە ینی واریدە چەندین ناوی زەق وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد زەقتریش بێتە ئاراوە یان هەج ناوێک بێتە ئاراوە ئەبێ بەپێی یاسا ڕێوشێت یاسایی بگرینە بەر و لە هەمان کاتە تحقیقی تیا بکەین بۆ گەیشتن بە ڕاستیەکان وەکو کاک بورهان ئاماژەی پێ کرد خۆشحاڵ نەبووین بەم کۆتایی پێهات بەڵام بەداخەوە ینی ڕووداوێکی وا بوو یعنی کە ئەتوانم بڵێم خۆی لە خۆیە زیانێکی گەورە بوو بۆ خودی خۆی بۆ ئیدارە بۆ حکوومەت بۆ پارێزەران کوچکەکە ئەویش زەمیلمان بوون هەمان کاتە و ونبوونی کۆمەڵێ لە ڕاستیەکان بەڕاستی ینی ئەمیش خۆی لە خۆیە ڕەنگە یارمەتیەکی چاکی بەڕێزدادوەری دادگا و لێکۆڵینەوە و دەستگا پەیوەندیدارەکانی بکردا لە هەمان شوەیە بەڵام سەبارەت بۆی کە کاک بورهان باسی کرد بموت المتهم تسقط العقوبة بەنسبەت شەقە جەزائیەکەیەوە بەڵێ سزاکە ڕاوەستێنرێت وەکەوەی کە متهم کە مرد ڕاوەستێ بەڵام بەنسبەت قەراراتی مصادرە قەراراتێکی تەبیعیە هەر ئەمێنێت مەبەست ئەوەیە کە هەرچەندە بڵین ئەو کەسەی کە تۆمەتبار کراوە لە ئێستادا لە ژیانە نەماوە بەڵام قەرارات و بڕیارەکانی بڵین بڕیارە تەبعیەکان کە قەراراتی تەبعیە حیجزی ئەموالە مصادرەیە دەست بە سەراگرتنی ممتلەکاتی ئەو شخصی ئەوانە هەرێمێنێ ینی هەر ئیشی پێ بەڵێ کاک نەوزاد دێمە لای تۆ ڕای تۆ لەو بارەیەوە وەک کاکستار لە سەرەتاوە ئیشارەتی پێەیە کەیسەکە تایبەت نەبووە بە تایبەت بە قایمقامەوە کەیسەکە کەیسێکی گەندەڵیە کۆمەڵێک کەس لە ناو کەیسەکەیان ناویان هاتوو کۆمەڵێک کەسیش بڕیاریگرتنیان بۆ دەرچوو و کۆمەڵێک کەسیش ڕاگیراون و قایمقامی ژێچێک بووە لەو کەسانە بەڵام ئەوەی کە زیاتر قایمقامی زەق کردەوە ناوی قایمقامی زەق کردەوە کەیسەکە تایبەتە بە گەندەڵی و تایبەتە بە زیادکردنی سنووری چەند گوندێک لە دەوری شاری سلەیمانی و قایمقامیش سەرۆکی ئەو لیژنەیە بووە کە ئەو سنوورانەی پێ زیاد کراوە دەسەڵاتێکی زیادی هەبووە لە چاو ئەندامانی لیژنەکەی ترەوە لەلایەکەوە پۆستەکەی کە پۆستی قایمقامی سلەیمانیە پۆستەکەی پۆستێکی باڵایە پۆستێکی دیارە پۆستێکی وەزیفی دیارە لە چاو کەسەکانی ترەوە کە لە کەیسەکەی تا ئێستا ناویان هاتووە ئەوەی زیاتریش ناوی قایمقامی زەق کردەوانێ من پێم وابێ ڕووداوی گیان لە دەستدانەکەی زیاتر
ناوی ئەوی زەق کردەوە کەیسەکەی زەق کردەوە دەنا کەیسەکە کەیسێکە تایبەتە بە گەندەڵی ئەوی ژۆک هەرچێک لەوانەیە کە ناویان هاتووە یا هەر کەسیشتر لە داهاتوودا کە ناوی بێ لەو کەیسەیە و بەشدار و بێ لەو گەندەڵیانە لە هەر ئاستوپ لەو پۆستەکان بەڵێ دەستە خۆش بێت مداخلەیە لەسەر و مۆزوع بکەم طبعاً بەنسبە دەو کەیسەوە پەیوەندی بە نۆ گوندەوە نییە تەنها پەیوەندی بە گوندێکەوە هەیە و ئەو گوندەش گوندی قولەرەسیە کە باز لە زیادکردنی سنوور کراوە و بەنسبەت قایمقام خوا لێ خۆش بوو ڕئیسی لیژنە بووە ڕاستە بەڵام ئەندامەتی لیژنەکان لایەنی فەنی و لایەنی ئیداری خۆی هەبووە و تەنها قایمقام نەیتوانیوە بە هیچ شێوەیەک سەلاحێتی خۆی بەکاربێنێت چکە ئەوە پەیوەندی بە ئەنجومەنی شارەوانیەوە هەبووە پەیوەندی بە محافظی سلێمانیەوە هەبووە پەیوەندی بە ڕایۆژکاری محافظەوە هەبووە کە ئەوانە هەمووی مسادەقەیان لەسەر کراوە دواتر بووە بە بڕیار و بڕیارەکەش یاسایی بۆ لە زیادکردنی سنوورەکەیە تەنها پەیوەندی بە خودی کەواتە ئەوەی باس لەوە کرێت کە زیادکردنی سنووری گوندەکان کارێکی نایاسایی بووە و وەکو گەندەڵی ناوە برێ بڵین ئەمە بەو شێوەیە نییە خۆی پێوتەکانی تۆ زیادکردنی سنووری گوندەکان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بووە کاتی خۆی کە بڕیار دەرچووە لە ئەنجومەنی وەزیرانەوە سنووری گوندەکان زیادکرێت هەموو بڕارێکی ئەنجومەنی وەزیرانیش معلومی جەنابتانە ئەو کاتە بەرز دکتۆر بەرهەم بڕیاری دەرکردەوە بە زیادکردنی سنووری گوندەکان بە پێی بەرژەوەندی گشتی ئەو بڕیارە دەرچووە لەبەرەوەی وایانزانی بەرژەوەندی لە ڕووی قانونیەوە بەم قسانەی تۆ بێ بڕیارەکە موافقەتی ئەنجومەنی وەزیرانی لەسەر بووە کەواتە بەرپرسیارە بۆ ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکردووە بە زیادکردن و تەسبیتکردنی هەموو سنووری ئەو گوندانە نزیکەی 75 گوندەوە بزان ئەم حاڵەتەش لە ضمنی ئەو بڕیارە بووە بەڵێ هەر لەسەر ئیسنادەن بۆ ئەوە سنوورەکان دیاری کراوە لە ڕووی یاساییەوە ئەگەر بەرپرسیارەتی هەر بڕارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرەچێت قووەی قانونی هەیە هەمان هێزیە و قانونی هەیە لەبەرەوە تۆ ناتوانانی ئێستا بەرپرسیارەتی بخەیتە پاڵ لایەنێک یان کەسێک کە تۆمەتباری بکەیت کە بەرپرسیارە لەو زیادکردنەوە لە ڕوتی لێکۆڵینەوەی دەرەکەوێت کە تۆمەتبار چیە و پاشان دادگای تایبەتمەند بڕیاری یەکلاکەرەوە کەواتە ئەگەر کەیسەکە یاخود دۆسیەکە بە مەسەلەی یاخود بە مەبدەئی ئامر و مەئمور ڕۆشتووە بۆچی قایمقام بانگێش کرا هەر کەسێک ناوی بێت لە هەر دۆسیەکە و لە هەر پلەیەکی وەزیفیا بێت کە ناوی هات بانگەشتێت بانگێش دەکرێت بۆ دادگا و لێکۆڵینەوەی لەگەڵ ئەنجامەتێت محکەمەی تەحقیقیش ئەدیلە کۆکاتەوە جەمعی ئەدیلەیە دواتر بڕیاری یەکلاکەرەوە لای دادگای تایبەتمەند دەرەچێت دوابڕێت لە دادگای تایبەتمەندە بەڵێ کاکستار من ڕەنگە زیاتر پرسیارەکانم ئاراستی کاکسارکەم بە حکومیەوەی کە ئەو پارێزەری کۆچ کردو بووە بە گوێرەی زانیاریەکانی تۆ وەکو پارێزەرێک لەو کەیسە پێت وایە کە قایمقامی کۆچ کردووی مجرد گریمانەیەکە سلێمانی لەو کەیسە بێتاوان دەردەچوو بەدڵنیاییەوە بە پشتبەستن بەچی پشتبەستن بەوەی کە ئێمە پاژۆی دۆسی لێکۆڵینەوەکەم سیر کردووە بەڵگەیەکی یەقین و سەلمێنراو نەبووە لەوەی کەوە خوا لێ خۆش بوو قایمقام هەڵسای بە وەرگرتنی بەرتیل و مادێژ مادەی بەرتیلە ڕەشوەیە لەبەرەوە تەنها وتەی تۆمەتبارێکی لەسەر بووە ئەو تۆمەتبارەش چەند جارێک وتەکان گۆڕاوە گۆڕانکاری بەسەرا هاتووە لەسەر وتەی ئەو تۆمەتبارە ئەو شخصە خوا لێ خۆش بوو بانگێشتی دادگا کراوە و هیچ بەڵگەیەکی پشتڕاستکراوە و بەڵگەیەکی یەقینی تر پێشکەشی دادگا نەکرابوو تا ئەوە بسەلمێنێ بۆیە من لە کەیسەکەم و لە دۆسیەکەیە وەکو وەکیلی خوا لێ خۆش بوو زۆر گەشببین بووم بە ئەنجامی لێکۆڵینەوە دادگا کاکچیا دێمە لای تۆ کاکستار لە قسەکانی ئاڵێت من زۆر گەشببین بووم و زۆر دڵنیا بووم کە قایمقامی کۆچکردووی سلێمانی لەو کەیسە یاخود لەو تۆمەتانی کە ئاراستی کراون بێتاوان دەردەچوو ئەمە خۆی بۆ خۆی ئەم دڵنیاییە گومان لەسەرەوە دروست ناکا کە لە ڕووی قانونیەوە بڵین ئەو لایەنەی کە دەست بەسەری کردووە بڵین حاڵەتی خۆکوشتنەکە گەر بەو شێوەیە بە وازحی بێڵێم گومانی لەسەر دروست بێ سەبارەت بە بۆ چوونەکەی بەڕێز کاک ستار کە هاوکارمە و ئەو بە حکمی ئەوەی بریکاری کۆچ کرد و کاکزانا بوو هەڵبەتە زیاتر ئیطلاعی لەسەر مۆزوعەکە هەیە و بە حکمی ئەوەی لە ئەسنایی تدوینی ئیفادات و مەراحلی تحقیقی سەرەتایەکان کە کراوە بۆی وجودی هەبووە لە دۆسیەکەیە بەڵام بە بۆچوونی من وەکو کاکستاریش ئاماژەی پێ کرد
محکمەی تحقیق دادگای لێکۆڵینەوە دادگایەکە زانیاریەکان کۆکاتەوە پێڵەن محکمەی جەمعی ئەدیلەیە تەنها زانیاری و معلومات کۆکاتەوە ڕەوانی دادگای تایبەتمەندێکە هەرچەنە تحریکی فتحی مەلەفەکە لە 26 2012 کراوە و پاشان لە یەکی چوارەوە لاموابێ فەرمانی دەستگیرکردنەکەی بەڕێز کۆشکرد و کاکزانە دەرچوو من لەو باوەڕێیان چونکە بەنسبەت تحقیقەوە هەچ کەسێک کە تحقیق ئامادە ئەبێ لە بەردەم دادگای لێکۆڵینەوە تحقیقی لەگەڵاکرێ لەو لەحظەیەوە سەبارەت بۆ لێکۆڵینەوە ڕوتی لێکۆڵینەوە دەست پێکە من هەڵبەتە ناتوانم یعنی جازیم بم لە مۆزوعەیە بڵێم ئەتوانرا ئیفراج بێت یاخود بێتاوان بێت چونکە ئەوە نەک من تەنانەت حاکمی تحقیقیش ناتوانێت تا ڕادەیەک ئەو حقیقەتە بدرکێنێ ئیلا لەلایەن دادگای تایبەتمەندەوە کە ئەبواە بچێتە دادگای تاوانەکان هەڵبەتە لەسەر چەند وتەیەک و چەند بەڵگەیەکی جۆرا و جۆر ئەگەر هەبوو بێت محتەمەلە دلیلی ئیحالە هەبوو بێ واتە بەڵگەی هەواڵەکردن بۆ دادگای تایبەتمەند ئەو ژەمێنێتەوە بۆ بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوە بەڵام لەو باوەڕێیان لەو ماوە کورتەیە کە ماوەی تقریباً هەشتی چوار کۆش کرد و خۆی تەسلیم کردو بوو ڕووداوەکە لە چوارە ڕوویە ماوەیەکی کەمە بۆ گەیشتن بەڕاستیەکان بەپێی ئوسوڵی محاکەماتی جەزایی و بەپێی کارامایی بەڕێز دادوەرەکان کە لە دادگایە بەڕاستی لە دۆسیەکانە کۆڵنەوە ماوەیەکی کورت بوو بۆ ئەوەی ینی من لەو باوەڕێم هێشتا زوو بوو ڕووداوەکە ڕووبا چکە زۆر قۆناغی تریتیایە هەردوو هەرسێ میوانە بەڕێزەکان ئەوانش پارێزن زان گەیشتن بە ئامانج لە تەحقیقا دۆزینەوەی ڕاستیەکانە دۆزینەوەی ڕاستیەکانیش بەڕاستی لە کارێکی ئاوایە لە کۆمەڵێ مەڕاجعی ئیداری هەر لە محافظە و هەر لە قائیم مەقامیەت و هەر لە ئەنجومەنی وەزیران و فراوان و سڵتاتی جیهاتی مختص و لایەنە پەیوەندیدارەکان هەر فەنی بن زراعی بنیان سەر بە شارەوانەکان بن بەو ئاسانیە بەرپا ناکرێ نایەتە دەست بتوانێت کاتێکی زیاتری ئەویست بۆ لێکۆڵینەوە ئەو بوو بەداخەوەیانی ئەو ڕووداوە کە ڕوویە بچڕانێکی ڕووسکەواتە تۆ هاوڕانیت لەگەڵ کاکستار لەو ڕۆوە کە زۆر دڵنیایە کە گەشتبین بووە بەوەی کە ئەو تۆمەتانەیە ڕاستی کرابوون پوچەڵ بنەوە و بێتاوان دەرچێت ناتوانم ئەفولێریا بە تەحدیدی کەین ئەڵێم هێشتا زوو بوو بتوانم بڵێم تاوانبارە یا بێتاوانە چونکە سەرەتای لێکۆڵینەوە بوو لە دۆسیەکە سەبارەت بە خوالی خۆش بوو ینی سەرەتای لێکۆڵینەوە بوو ینی لە ماوەی حەوت ڕۆژاتۆ ناتوانانی حکم بی بڵێ سین منە الناس بڵین زەید عەمر سین ساد ئەمە تاوانبارە یا بێتاوانە ینی تۆ ئەوێ جارێک لە دۆزینەوەی سەرەداوەکانی ڕووداوەکان بوون وەکو من ینی عیلمم هەبی و زانیاری سەرەداوەکانی ڕووداوەکان بوون بەڵام لەو ماوەیە من لەو باوەڕێن هێشتا ناتوانین یەقینەن یا بە شێوەیەکی جازم بڵین خوا لێ خۆش بوو بێتاوان بوو یاخود تاوانبار بوو ئەبووە چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوە بکەین کە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە لە کۆتایی قۆناغی لێکۆڵینەوەیە بڕیاری تیا دەرەکە وەکە سڵتەشی هەیە بەپێی قانونی ئوسوڵی محاکەماتی جزایی بەپێی مادەی سەوسی کە ئەگەر بۆی دەرکەوت هەچ تۆمەتێک کراوەتە پاش پاڵ هەچ تۆمەتبارێک دەتوانرێت لەبەر نەبوونی بەڵگە لە قۆناغی لێکۆڵینەوەشە ئیفراجی بکە بەڵام هێشتا بۆ ئەو بڕیارە کاتێکی لەو باڕێم زۆر مابوو بۆ بەڵێ کاک بورهان جەنابتان ڕاتان چیە لەو بارەیەوە لەبارەی ئەو دڵنیایی کاکستار من ناتوانم پێش تحقیقەوەم یعنی بەڕاستی ئەگەر هەرج بڕیارێکی پێشوەختە بی ئەبێتە هۆی مەساز بەپی مادەی 236 قانونی عقوباتی 11 ساڵی 1969 بە مەساز بە سەیری قەزا بەپی یاسا و مەبادی ئامەش تۆمەتبار بێتاوانە تا ئەو وەختەی لەلایەن لایەنێکی تایبەتمەندەوە تاوانەکەی ئەسەلمێنرێت نەسەغی متەهەمبەری حتا یوسفەتی دانەتی لەبەر ئەوە هەج قسەکردنیەک لەو بارەیە و قسەکردنیێکی پێشوەختە من مەلەفی لێکۆڵینەوە خۆتەزانی بە حکمی مادەی 57 لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی نەوەیەک لە سەڕێتەوە پارێزراوە لەو کێشەیە من زانیاری وردم نییە لەسەر کەیسەکە تا
بڕیار بم لەسەر ئەو مۆزوعە و دەربارەی قسەکانی هاوڕێم کاکستار ئەو زانیاریانی من بە حکمی وەزیفەکەی خۆم بەدەستم گەیشتوە تحقیق لەسەر نۆتیەیە ئەوە من ئەمە ئاوام بیستووە وەکو بیستومە بە حکمی وەزیفەکە بکەم تاقیبی و قزیەم کردووە بە نیسبەت مادەی 126 بە نەستیا هاتووە لە کاتی مردنی متهەمە ئیجراعات لە دژی ئەوە سێنێ لە دژی خۆی ئەگەر کەفیلی هەبوو لە دژی کەفیلەکەی و ئەگەر کەفالت هەبوو لە بینە ئیجراعاتی من باسی مسادرەم نەکرد ئیجراعاتی حیجزوبێ و تەحسیبی ئەقساد بە نیسبەت کەفالەکەیەوە ڕاگیرێ نەک مسادرە سوپاس دەکەم. کاک بورهان وەستاندنی ئیجراعات من قانونی نیم ئەمەوێ بۆ بینەریشی ڕوون بکەیتەوە ئەم کەسە کۆمەڵە تۆمەتی ئاراستە کراوە و خۆشی بڵێن لە ناوەڕاستی لێکۆڵینەوەیە گیانی لەدەستداوە ئایا پێویستە لێکۆڵینەوە لە کەیسەکە بەردەوام بێ بۆ ئەوەی دواتر چ بۆ خێزانەکەی بێ لە ڕووی نەفسیەوە چ بۆ ڕای گشتی بێ کە ئەم کەسە تۆمەتبار بووە لەم کەیسە یاخود تۆمەتبار نەبووە ئەم مەسلەیە بسەلمێنرێت بەڕاستی بە سەرێحی قسە لەگەڵ جەنابتاوەکەم من ئەو کەیسە من پارێزەر نەبووم تایە ئەو کەیسە کاکستار پێایە پارێزەر بووە ئەو ئەتوانێ وەک محامی کە ئیطلاعی کردو لەسەر مەلەفی قەزیەکە هەموو محامیەکە ئەبێ بە پارێزەر منیش 10 ساڵ پارێزەر بووم لەگەڵ کاکستاروانە پێش ئەوەی وەکالەتی بۆ بکرێتەوە ئەچێت تەقیمێکی فیلەکە کا بزانێت دەرەقەتی ئەم کێشەیە یا دەرەقەتی نایە ئەتوانێت سەرکەوتوو بێ یا سەرکەوتوو نەبێ محامی کێشەی ناسەرکەوتوو ناگرێ لەبەرەوە پێشتر کاکستار ئەبێت تەقیمی ئادایی تەقیمی شەهادات و ئیفاداتی ناو ئەو فیلە و ئەدیلەکان بکە ئەو ئەزانێت چەندێ ئەدیلە هەیە هەندێک جار ئەدیلەی ئیحالە هەیە بۆ محکەمەی مختص جەنابێ ئیحالە بکری بەڵام ئەدیلەی ئیدانە نییە هەندێک جار ئەدیلەی ئیحالەژێ و ئیدانەش هەیە من نازانم ئەو تحقیقاتە لەبەرەوەی من پارێزەر نەبووم لەو کەیسا تا ئیطلاعەکەم لەسەر کەواتە کاکستار داخستنی کەیسەکە یاخود دۆسێکە بۆ بەنسبەت مادەی 120ەوە زۆر سەریحە بە کۆچکردن و بە مردن ئەو دۆسیە داخرێت بەڵام من ئەمێ تەوزیحە لەسەر چەند نقطەیە بم هەموو پارێزەرێک کە داخلی دۆسیەکی لێکۆڵینەوە بێیان مەدەنی بێ کە داخڵە بێ بزانێ بەرچاوڕوونیەکی هەیە بزانێ ئەمەلێکی ئەوەی هەیە دۆسیەکە سەرکەوتنی تیا بەدەستێنێ و ئەیباتەوە داخلی قەزیەکە بێ من لە ڕوانگەی ئیطلاعم لەسەر ئەو دۆسیەیە کە وتومە ئەمەلم هەیە و گەشتبین بووم بە دۆسیەکە بەوەی کە مەرحەلەی یەکەم بە کەفالەت ئازاد کرێ مەرحەلەی دووەم بەرەو ئیفراج بڕوە ئیفراجەکە لە قۆناغی لێکۆڵینەوەیە بێ یان لە قۆناغی دادگاییە بێ ئەوە مۆزوعەکە و لەو دۆسیەشە تەنها یەک تۆمەت ئاراستەی خوا لێ خۆش بوو کراوە چەند تۆمەتێک نییە تەنها یەک تۆمەت تەنها یەک تۆمەت ئاراسی خوا لێ خۆش بوو کراوە کە ئەویش لێکۆڵینەوە دواتر هەموو ڕاستیەکان دەرەخا بەس بە دەکرێت تۆ لێرە باسی و تۆمەتە بکەی تەنها هەر مادەی ڕەشوە باس کراوە و هیچی تر کەوتومە هیچ بەڵگەیەکی تر نییە و بەپێی نەسی مادەکە و هیچ بڕەپارەیەک زەبت نەکراوە نەگیراوە و ئەمانە هەمووی گەشتبینی منە بۆ دۆسیەکە بەڵێ کاک نەوزاد بێمە لای تۆ گواستنەوەی کەیسەکە لە ناو خەڵکە لە ناو هاوڵاتیان ئەوە بڵاوە کە کەیسەکە نەدەبوو لە پۆلیسەوە یاخود لە دادگای مەدەنیەوە بگوازرێتەوە بۆ ئاسایش تۆ ئەگەر لەو بارەیەوە ڕوونکردنەوە بیت بەنسبەت گواستنەوەی دۆسیەکەەوە بۆ ئاسایش بەپێی یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێم ساڵی 2011 ژمارە 4 مادەی 3 فەقەرەی حوتی گواستراوەتەوە چکو لە مادەی سێ لە فەقەرە حوتی ئەو یاسایەدا ئەو جەریمانەی کە ئاسایش بۆی هەیە تحقیقی تیابکە و دادوەری ئاسایش لێکۆڵینەوەی تیابکە لە کەسی ڕاگیراویش لە ئاسایش دەست بەسەر بکرێ و لەوێ تحقیقی لەگەڵا بکرێ ئەوە دیاری کردووە و بە تایبەتی ئەو مادەیەش بە تەحدید لەو یاسایەدا نەهاتووە کە ڕیشوە بەڵامەڵێ ئەو تاوانانەی کە پەیوەندیان بە گەندەڵی کارژێڕی و ئیداریەوە هەیە دیارە ئەم دۆسێژ یەکێکە لەو دۆسیانە کە پەیوەندی بەوە هەیە بەڵام پرسیارەکە لێرەدا بەپێی ئەم یاسایە داواکاری گشتی حالەی دادوەری ئاسایشی کردو و لەوێوەش لێکڵینەوە دەست پێ کردووە بەڵام ئایا یاسای ئەنجومەنی ئاسایشی گشتی یاسایەکە لە بواری جێبەجێکردندایە و کەی دەرچووە ئەم یاسایە لە چ کاتێکا دەرچووە ئەم یاسایە یاسایەکە ڕەهەندی نیشتیمانی هەیە و لە کاتێکا دەرچووە کە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان لە دەروی پەرلەمان بوون هەردوو حزبی دەسەڵاتدار ئەو دوو لستە ئەم یاساییان دەرکردووە و ئێستاش لە زۆر
لە لێپسراوانەوە بە تایبەتی لێپسراوانی دەسەڵاتیش و بە تایبەتی لەم دوایە سەرۆکی پەرلەمانی ئێستاش کە دەست بەکارە تەچیری لەوە کردەوە کە ئەو یاسایانەی لەو کاتەیە دەرچوون ڕاندی نیشتیمانیان هەیە جارێککە بگەڕێنرێنەوە بۆ پەرلەمان و تعدیلیان تیا بکرێ یا ئەو یاسایانە پوچەڵ بکرێنەوە یاساکی تازەتر دەربچێ دەنا تەبیعیە کە چۆتە ئاسایش من حەزەکەم لێرە ئەگەر مەجال بڕوونکردنەوەیکی تر بدەم بەنسبەت ئەوە کە چۆتە ئاسایش لە شوتە بیا لە ئاسایش بێ تەبیعیە و ئەو یاساش ڕێگەی داوە و بەپێی ئەو یاساش نردویانە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەو سیستەمە سیاسی ئێستا لە کوردستاندا کاری پێدەکرێت ئاسایشی کردوتە دەستگایەکی نیشتیمانی دەستگایەکی نەتەوەیی دەستگایەک کە جێگەی متمانەی هەموو خەڵکی کوردستان بێ دەستگایەک بێ کە کەسێک دەچێتە ئەوێ و دەگیرێ و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت ئەمانەت هەبێ لەگەڵ ڕێزم بۆ ئەوەی کە ئاسایش دڵسۆزیان زۆر زۆرە کاری باشیان زۆر زۆرە بۆ پاراستنی ئەمنیەت و ئاسایشی خەڵق و بە تایبەتی شاری سلێمانیش کاری زۆر گەورەیان کردووە بەڵام ئەم دەستگایە بارگاوی بووە بە حیزب نەبووتە دەستگایەکی مەسلەکی و ئێستا چەندین زابط ڕەنگە هەبن ئەفسەر هەبن کە هەر لە ئاسایشیشن و مەسلەکیشن و بەڵام ڕەنگە کاریان نەبێ و تەنها موچە لە ئاسایش وەردەگرن ئەمە نیشانەیەکە بۆ ئەوەی کە ئەم دەستگایە بە حیزبی کراوە و ئەمە وای کردووە ئێستا کە گومان دروستکە لەسەر ئەوەی ئەم کەسە خینکاوە یا خینکێنراوە بەڵێ دەست کاک بوران دێمە لای تۆ وتی یاسای ئەنجومەنی یاسایش و یاسای دەستگای یاسایش کە دوو یاسان من نەسەکانیم بینیوە بەبێ حزوری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەرچوێنراوە و قسەی لەسەر کراوە ئێوە ملاحەزاتان چیە لەسەر ئەو یاسایە ئایا کاریگەری خراپ و سلبی هەیە لەسەر کەیسی یاوشێوە بەڵام دوایان ناوبڕا وەڵامەکە لێوەرەگرن بینەرانی عزیز پشوویەک و بەردەوامە بین لەگەڵتان